سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. باگەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی پێنجشەممە 2 خەرمانان 1402 لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی 4 لە ئیلام، بانگەوازی ئازادی خوازانی کوردستان بۆ ساڵ ڕۆژی گیانبەختکردنی چالاکانی ژینگە، درێژەی دروشمنووسین لە شارەکانی کوردستان، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی سنە، پیرانشار و گیلانغەر، ناڕزایەتی خەڵکی تەورێست لە ئاست بێئاوی و چوونەسەرەوەی گوشارەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی دادخوازان. درێژەی هەواڵەکان. درێژەی ناڕزایەتی کرێکارانی پێترۆشیمی 4 لە ئیلام. ڕۆژی چوارشەممە 1 خەرمانان کرێکارانی پێترۆشیمی 4 لە پارێزگای ئیلام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی بەشدار لەو کۆبوونەوەیدا ناڕزایەتی خۆیان لە ئاست بەکردەوە دەرنەهاتنی بەڵێنەکانی خاوەنکار و بەرپرسانی ئۆستان دەربڕی و خوازیاری بەڕێوەچوونی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و گەڕانەوەی هاوکارە لەسەر کاردەرکراوەکانیان بۆ سەر ئەرکەکانیان بوو. بانگەوازی ئازادی خوازانی کوردستان بۆ ساڵڕۆژی گیانبەختکردنی چالاکانی ژینگە. ڕۆژی چوارشەممە 1 خەرمانان ئازادی خوازانی کوردستان لە بانکێشنامەیەکدا بە بۆنەی ساڵڕۆژی گیانبەختکردنی چالاکانی ژینگە داوایان لە خەڵک کرد بە مەبەستی ڕێزگرتن لە فیداکاریەکانیان ڕۆژی پێنجشەممە 2 خەرمانان لەسەر مەزاری شەهیدانی ژینگە لە دارسەیران کۆ ببنەوە. ساڵی 1397 هەتاوی 4 چالاکی ژینگەی و خۆشناوی شاری مەریوان لە کاتی کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی گوندی سەلەسی و پیلە لە ڕێکەوتی 3 خەرمانان گیانیان بەخت کرد. هەر بەو بۆنەوە هەر ساڵە ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی کوردستان لەسەر مەزاری شەهیدانی ژینگە لە دارسەیران کۆ دەبنەوە و ڕێز لە فیداکاریەکانیان دەگرن و پەیمان لەگەڵ ئاواتەکانیان نوێ دەکەنەوە. درێژەی دروشمنووسین لە شارەکانی کوردستان. بەپێی ئەو وێنە و گرتەویددیویانەی بەدەستمان گەیشتووە، لاوانی شۆڕشگێر لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە، دیواری شارەکان بە دروشمی دژە حکوومەت دەنەخشێنن. کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی لە دروشم و تراکتەکانیاندا داوا لە خەڵکی کوردستان و ئێران دەکەن پشتیوانی بنەماڵەی دادخوازان بن و لا خۆپیشاندانەکانی 25 خەرمانانی ئەم ساڵ بەشدار بن. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی سنە، پیرانشار و گیلانغەر. ڕۆژی سێشەممە 31 گەلاوێش سێ هاوڵاتی بە ناوەکانی پوریا سەعیدی خەڵکی سنە، خالید دەشمیر خەڵکی گوندی گەزگەسەک و ڕەزال ئولوفتی خەڵکی گیلانغەر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. بەپێی راپۆرتەکان شەوی سێشەممە پوریا سەعیدی لە کاتی ڕۆیشتنەوەی بۆ ماڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بە لێدان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا و هیچ زانیاریەک لەسەر بارودۆخی لەبەردەستانیە. لەلایەکی دیکەوە هەمان ڕۆژ لاوێکی خەڵکی پیرانشار بە ناوی خالید دەشمیر لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە نێو بازاڕی شارەکەدا دەست بەسەر کرا. هەروەها وەرزشوانێکی خەڵکی گیلانغەرب سەر بە پارێزگای کرماشان بە ناوی ڕەزال لوتفی کە لە سەردەمی شۆڕشی ژینە لە ساڵی ڕابردوودا دەست بەسەر و بەدانانی وەسیقە ئازادکرا بوو، لە هێرشی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بۆ جارێکی دیکە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لەسەر کاردەرکردنی شیوە عاملی ڕات چالاکی سنفی شاری مەریوان. شیوە عاملی ڕات معلم و ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی کوردستان مەریوان بە 18 ساڵ پێشینەی وانەوتنەوە لەلایەن ئیدارەی ئامۆزش و پەروەرشی مەریوانەوە لە کارەکەی دوورخرایەوە.
شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگانی ئێران لەو بارەوە ڕایانگەیاند. ئیدارەی ئامۆزش و پەروەرشی مەریوان لە کارێکی بەپەلەدا تەنانەت بەبێت جێبەجێکردنی ڕێکاری ئیداری بڕیاری لەسەر کاردەرکردنی شیوە عاملی ڕادیان داوە. لەو بڕیارە وادەی جێبەجێکردنی حکمی یەکلاکەرەوەی لەسەر کاردەرکردنی شیوە عاملی ڕاد 28 گوڵانی 1402 ڕاگەیاندراوە کە هاوکاتە لەگەڵ 18 مەی 2023 کە ڕۆژی پێدانی خەڵاتی ئاشتی تایبەت با ڕێکخراوی 18 مەی لە کۆریای باشوور بۆ ئەنجومەنی هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێرانە و خات و شیوە وەک نوێنەری نێودەوڵەتی ئەم ئەنجومەنە لە کۆریای باشوور ئەم خەڵاتەی وەرگرت. ئەنجومەنی هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران دەرکردنی وەها حکمێک کە ناوبراو لە مۆڵەتی بێموچەدا بووە بە نایاسایی و ڕێکارێکی تۆڵەسەندنەوە لە بەرامبەر هەڵبژاردننی ئەنجومەن بۆ وەرگرتنی خەڵاتی تایبەتی ئاشتی ساڵی 2023 و هەڵمەتێکی هەڵسوکەوتێکی دیکەی توندوتیژانە بەرامبەر بە چالاکانی سەندیکای مامۆستایانی ئێران دەزانێت. بانکێشتی چالاکێکی مەدەنی بۆ دادسەرای ئینقلابی ئیلام ڕۆژی چوارشەممە یەکی خەرمانانی 1402 فاتمە شەیخی چالاکی خەڵکی ناوچەی ئاودانانی ئیلام لەلایەن لەقی دوی دادسەرای گشتی و ئینقلابی ئیلامەوە بانکێشت و لێپرسینەوەی لێکرا. بەپێی راپۆرتەکان لە ڕەوتی بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا زیاتر لە 130 هاوڵاتی خەڵکی ئاودانان لەلایەن ناوەندە حکوومەتیەکانەوە دەست بەسەر کراون کە تا ئێستا ناسنامەی 108 کەسیان ئاشکرا بووە. ڕۆژی چوارشەممەش فاتمە شەیخی بانکێشتی دادگای ئینقلابی ئیلام کراوە پاش چەند کاتژمێر لێپرسینەوە بە دانانی وەسیقا ئازاد کرا. ناڕزایەتی خەڵکی تەورێست لە ئاست بێئاوی ڕۆژی چوارشەممە یەکی خەرمانان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری تەورێز لە ناڕزایەتی بە پشڕانی بەردەوامی ئاو لە بەردەم ئیدارەی ئاو ئاوڕۆی ئەو شارە کۆبوونەوە. بەشداربووانی ئەو کۆبوونەوە ناڕزایەتی خۆیان لە ئاست قەتعی بەردەوامی ئاو نیشاندا و ڕەخنە و گازەندەی خۆیان لە دەسەڵات بەهۆی بایەخنەدان بە کێشە و گرفتی خەڵک دووپات کردەوە. ناڕزایەتی بەردەوامی خەڵکی تەورێز لە حاڵێکدایە کە سەرۆکی ئیدارەی ئاو ئاوڕۆی ئەو شارە ڕۆژی یەکشەممە ڕایگەیاند بوو کە ئاوی ئەو شارە هیچ کێشەیەکی نییە و لە هیچ ناوچە و گەڕەکێک ئاو قەتح نەکراوە. کۆبوونەوەی پارێزەرانی ئۆستانی چوارمەحاڵ و بەختیاری ڕۆژی چوارشەممە یەکی خەرمانان پارێزەرانی ئۆستانی چوارمەحاڵ و بەختیاری لە ناڕزایەتی بە هەڵوەشانەوەی سربەخۆی کانونی پارێزەرانی ئێران لەلایەن حکوومەتەوە کۆبوونەوە. لە ڕۆژانی ڕابردوودا مەجلسی ڕژیم لایحەیەکی پەسەند کرد کە سربەخۆیی کانونی پارێزەرانی ئێران لە ناو دەبات و مۆڵەت لە پارێزەرانی سربەخۆ دەستێنێتەوە. ئەو پارێزەرانەشی بەیانەوێت مۆڵەت وەربگرن ئەبێ لە ڕێگەی وەزارەتی ئابووریەوە هەنگاوی بۆڵگرن. مانگرتنی کرێکارانی شرکەتی EGC لە جۆفیەر ڕۆژی سێشەممە سیویەکی گەلاوێش کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە پرۆژەی نەوت و گازی جۆفیەر لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکرانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە پرۆژەی نەوت و گازی شرکەتی IGC جۆفیەر خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی هەروەها ئیمکاناتی ڕیفاهی بوو. چوونە سەرەوەی گوشارەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی دادخوازان ڕۆژی چوارشەممە یەکی خەرمانان دایکی محەممەد جەواد زاهیدی و خوشکی شیرین عەلیزادە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە هەروەها چالاکێکی مەدەنی خەڵکی کەرەج بە ناوی نیلوفەر شاکری لەلایەن هێزانامنیەتیەکانەوە دەست بەسەر کرات. لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیم شەپۆلێکی سەرکەوتوو و ڕفاندنی بنەماڵەی دادخوازان و چالاکانی مەدەنیان دەست پێ کردووە و ڕۆژی ڕابردوو خوشکی شیرین عەلیزادە و دایکی محەممەد جەواد زاهیدی بە توندوتیژی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کران.
لەلایەکی دیکەوە شەوی سێشەممە سویەکی گەلاوێش نیلوفەر شاکری چالاکی مەدەنی خەڵکی کەرەج کە لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی 1401دا ڕفێنرا بوو بۆ جارێکی دیکە لەلایەن ئیسلاحاتی ڕژیمەوە دەست بەسەر کرا. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی کەرەج بەیانی چوارشەممە یەکی خەرمانان 1402 حکمی ئێعدامی دوو بەندکراو بە ناوەکانی ڕەحمان ئیبراهیمی و کیومەرس ڕەزایی لە زیندانی قزل حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان ڕەحمان ئیبراهیمی و کیومەرس ڕەزایی هەردوو خەڵکی شارستانی کوهدەشتی سەر بە پارێزگای لۆڕستان بوون و 10 ساڵ لەوەبەر لە پەروەندەیەکی هاوبەشدا بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و سزای سێداران بەسەردا سەپێنرا بوو. شانی باسەکە 27 پوشپەڕی ئەم ساڵ سزای ئەعدامی بەندکراوێکی دیکەی ئەو پەروەندە بە ناوی موسلیم هەواسی جێبەجێکرا بوو. دوا هەواڵ کۆتایی مانگرتنی کرێکارانی شارەوانی ئیستانبول و سەرکەوتنیان بەسەر دەوڵەت. ڕۆژی چوارشەممە یەکی خەرمانان کرێکارانی شارەوانی ئیستانبول پاش 8 ڕۆژ مانگرتنی سەراسەری توانیان بە ئامانجەکانیان بگەن و کۆتاییان بە مانگرتنەکەیان هێنا. مانگرتنی کرێکارانی شارەوانی ئیستانبول کە لە حەوتوی ڕابردووەوە دەستی پێکرد بوو ڕۆژی سێشەممە سیویەکی گەلاوێش و پاش دانوستانی نوێنەرانی کرێکاران لەگەڵ نوێنەرانی دەوڵەت و ڕاگەیاندنی سەرکەوتنیان کۆتایی پێهات. اتحادیەی کرێکارانی کەشاوەرزی و جەنگەڵداری تورکیە ڕایانگەیاند وێڕای چوونە سەرەوەی حەقدەست مەزایای تەشویقی و ئیزافەکاریش بۆ یەکەمین جار بۆ کرێکارانی فەزای سەوزی شارەوانی ئیستانبول مستەوەگەر بووە. جێگای ئاماژەیە کە کرێکاران بۆ دوایین جار ڕۆژی سێشەممە لە بەردەم ساختمانی شارەداری خۆپیشاندانیان کردو دوورشمەکانی ئیستانبول هەڵسە لە خەو پێیوەست بە بەناڕزایەتی کرێکاران بە بەرخۆدان سەر ئەکەوین و کرێکارانی شارەداری کۆیلەنینیان بەرز کردەوە. بەڵێ بینەرانی ئازیز گەشتیاوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.